کار دەکەین بۆ ئەوەی ئابووری هەرێم فرە چەشن و فرە ڕەهەند بێت و تەنیا پشت بە نەوت و گاز نەبەسترێت. بۆ ئەم مەبەستە پەرە بە کەرتەکانی کشتتوکاڵ و پیشەسازی و گەشتیاری دەدەین و هەوڵ بۆ ڕاکێشانی و بەرهێنانی دەرەکی لەم کەرتانەدا دەدەین. کشتتوکاڵ بوارێکی سەرەکی گرنگیدانمان دەبێت و کار دەکەین بۆ پێشخستنی ئەم کەرتە بە ئامراز و مەکاینی پێشکەوت و فراوانکردنی جۆری و چەندی بەپێی بنەمازانستیەکان. کار دەکەین بۆ بەکارهێنانی سەرچاواویەکان و دروستکردنی بەندەوە وەرزی و هەمیشەیەکان و گلدانەوەی ئاوی پێویست بۆ بواری کشتتوکاڵ و زیادکردنی ڕوبەری سەوزایی لە هەرێم. جەخت لەسەر پاراستنی بەرهەمی خۆماڵی و پشتیوانی جوتیارانی هەرێم دەکەینەوە و کار دەکەین بۆ ڕەخساندنی بازاری گونجاوی نەوەوە و دەرەوە بۆ بەرهەمەکانیان. چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت و هەموو ڕێکارێکی یاسایی و کارگەڕی دەگرینە بەر بۆ ڕێگەگرتن لە خۆدزینەوە لە باج و میکانیزم و پێوەری تازە دەگرینە بەر بۆ ڕێخستنی باج. کار دەکەین بۆ ڕێگەگرتن لە قورخکاری بە پێی یاسای بەرکار و ڕەخساندنی دەرفەتی لەبار بۆ ململانەی بازرگانی ڕەوا و هەندانی کۆمپانیاکانی پشکداری. یەکێک لە خاڵە گرنگەکانی کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێداگریکی بەرچاوی لەسەر کراوە با تایبەت بۆ باشترکردنی بژێوی هاوڵاتیان، زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجیەکان بووە بۆ ئەوەی موچەی هاوڵاتیانی پێ بدرێت. هەروەها پێداگری لەسەرەوە کرا بەشێکی زۆری پرۆژە استراتیژیەکان چ ئەوانەی پێشووتر بە هۆکاری جۆراوجۆر و کۆتایان پێنەهات بوو چ ئەو پرۆژە استراتیژیانی لەم کابینەیەدا بڕیاری جێبەجێکردنیان دراوە جێبەجێ بکرێن بۆ ئەوەی هاوڵاتیان سوودی لێ ببینێت. هەوڵی سەرۆکی حکوومەت بە سەرۆکایەتی مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوسەنگی لە داهات و خەرجی بووە. بۆ مەبەستەش هەوڵ دراوە داهات زیاد بکرێت و خەرجیەکانیش کەم بکرێنەوە. داهاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی فرۆشتنی نەوت داهاتی ناوخۆ بەشە بودجێ هەرێمی کوردستان و هاوکاری هاوپەیمانانە کە بەشێکی زۆری بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرانە. بەشەکەی دیکەشی بۆ بودجێ بەگەڕخستنەوە بەرهێنان خەرج دەکرێت. دەستپێکی ئەو کابینەیە بەڕێز کاک مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەکیدی کردەوە لەوەی کەوا دەبێت چاکسازی بکرێت لەسەر هەموو کایەکانی دەسەڵات حکومڕانی و خۆشبەختانە طبعاً ئامانجی سەرەکی لەو چاکسازیە دوو بابەتی گرینگن. یەکەمیان بەدیهێنانی دادپەروەریە، دووەمیان ڕێگریکردنە لە بەهەدەردانی ماڵ و سامانی گشتی. بۆیە ئێمە لە سەرەتای و کابینەیە طبعاً دوای داڕشتنی پرۆژەی یاسایەکە دەرچێنرا تەشریعکرا لە پەرلەمان. ئەوەی گرینگە کە ئێمە لە سەرەتاوە دەستمان کرد بە و کەسانێک کە بە پلە تایبەت مەسەلەن تعین کرابوون دوایە خانیشین کران و بڕێکی پارەیەکی باش گەڕاوە بۆ خەزینەی حکوومەت و دوای ئەوە هاتینە سەر مەسلەی عقودەکانی نەوت و عقودی خزمەت گوزاری و لەوێش توانراوە ینی لە خەرجی هەر بەرمیلێک $4 دابەزێنرێت کە ئەمەش پارەیەکی باشی بۆ خەزینەی حکوومەت گەڕانرێرەوە و لە هەمان کاتژدا کەسانێک هەبوون کە چ لە وەکو کەم ئەندام چ وەکو ئەوانەی کە بە خێوکەری کەسوکاری شەهیدان ئەمانەش پێداچوونەوە بە لیستەکان کران لەوێش بڕەپارەیە گەڕاوە. بۆیە ئەم بابەتە بەلای ئێمە ئێستاوکو پرۆسەیە بەردەوامە و توانیومانە لەم چوارچەوەیەدا ئەم دوو ئامانجەی کە لەمە یاسایە هاتبوو بەدی بێنین، بەڵام دیسانەوە ئەم پرۆسەیە بەردەوامە بێت و خەڵکی هەرێمی کوردستان ئەبێت دڵنیا بێت لەوەی کە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ئاڵۆز و قورسە پێویستی بە کاتە، بەڵام هەنگاوی باش نراوە و ئێمە دەتوانین بڵێن لەسەر ئاستی یەکەمین جا لەسەر ئاستی ئەم کابینەیە بتوانین داهات زیاد بکەین و خەرجیش کەم بکەین، نەتوانین دوای ئەوە بە تەفاسیل باس بکەین. نزیکی 3 ساڵە بین لە تەمەنی ئەم کابینەیە چونکە لە 2007ەوە ئێمە دەست بەکار بووین
خاڵێکی زۆر گرنگ کە بۆ یەکەمین جار لەو کابینەیەوە بە هەوڵی بەڕێز سەرۆکی حکوومەت ئەوە بوو کە داهاتی نەوت ساڵانی پێشوو لە کابینەکانی پێشوو تەنها 25 ئەم داهاتە ئەگەڕاوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە توانی ومانە ئەم ڕێژەیە بگەینە 42 تا 44% داهاتی نەوت کە بگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت. ڕوانگەمان ئەوەیە یەکەم جار ئەبێ یاسای نەوت و گازی عێراق تەشریع بکرێ بە پێی دەستور و لە هەمان کاتشدا ئێمە ڕۆیایەکی تایبەتمان هەیە بۆ ئیدارەدانی مەلەف کە لە ماوەی ڕابردوو بۆ حکوومەتی عێراقمان نردووە بە فەرمی هەموو بە شەفافیانە ئێمە ئاڕامەگەاندون و لە هەمووی گرنگتریش بۆ یەکەمین جار لەو کابینەیە ئێمە سەرجەم داتاکانی حکوومەت لە ڕووی خەرجیەوە و داهاتەوە و میلاکەوە ئێمە داومانە بە دیوانی چاودێری دارایی فدرالی بە هەماهەنگی لەگەڵ دیوانی چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان وە هیچ بیانوویەک نەماوە بۆ حکوومەتی عێراق کە بەداخەوە لەم ساڵە تەنها 2 جار 200 میلیارەکەی نردووە. داهاتی نەوت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2019 بڕی 4 ملیار و 515 میلیۆن و 421,625 دلار بووە. لە ساڵی 2020 باوەی سەرهەڵدانی پەتای کۆرۆنا و ئەو بربەستانی کە لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان هاتە پێش داهاتی نەوت بە ڕێژێکی بەرچاو دابەزی واتە لە 48 کەمی کردووە. ساڵی 2021 بەراورد بە ساڵی 2020 ڕێژەی داهاتی نەوت لە 169 زیادی کردووە. کۆی گشتی داهاتی نەوت لە سەرەتای ساڵی 2019 تا کۆتایی ساڵی 2021 بڕی 10 ملیار و 825 میلیۆن و 713,838 دلار بووە کە بۆ خەزانەی حکوومەت گەڕاوەتەوە. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بە پێشگرتن لە ڕۆتینات و گەندەڵی بە شێوەیەکی کردداری بەشێک لە خەرجیەکانی حکوومەت کەم کرانەوە ئەوەش بووە هۆی زیادکردنی داهات. بۆ زیادکردنی داهاتی وەزارەتی ناوخۆ لە ئەنجامی سیستمی دیجیتاڵی و پێداچوونەوە بە خەرجیەکان خەرجی سێکتەرە جیاجیەکانی وەزارەت ڕێکخراونەتەوە و کەمترین بوار بۆ بەهەدەردان و گەندەڵی هێشتراوەتەوە. داهاتی وەزارەتی ناوخۆ بەم شێوێ زیادی کردووە. داهاتی کۆمپانیا ئەمنیەکان لە 250 داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە 120 و داهاتی ڤیزا و نشینگە بەڕێژەی لە 340 زیادی کردووە. وێڕای وەزارەتی ناوخۆ وەزارەتێکی خزمەتگوزاری گشتی و ئەمنیشە لەگەڵ ئەوەی وەزارەتێک کە خەرجی زۆرە بەڕاستی بۆ نمونە ئەگەر پۆلیس وەکو نمونە وەرگری مؤسسەیەکە خەرجیشی یەکجار گەورەی هەیە دامەزراوە ئەمنیەکان بەگشتی لە هەموو دنیاوان داهاتیان نییە. بەڵام لەگەڵ ئەوەش لە کابینەینەوە لە ئەنجامی دەستکاریکردنی هەندێک ڕێنمایی دەرکردنی هەندێک ڕێنمایی نوێ و دەستکاریکردنی شێوازی مامەڵەکردن لەگەڵ هەندێک سێکتەر بۆتە هۆکاری زیادکردنی داهاتی بۆ نمونە کۆمپانی ئەمنیەکان ڤیزە و نشینگە داهاتەکانی هاتوچۆ بە ڕێژەیەکی یەکجار بەرچاو زیادیان کردووە. پرۆسەی دیجیتەلایزیشن بە دیجیتالکردن هەندێک قازانجی هەیە. یەک لە قازانجەکان ڕێخستنی خەرجیە. بۆ نمونە هەر دامەزراوەیەک خەرجەکانی بە شێوەی دیجیتال بێ سیستماتیک بێ بە ئاسانی دەتوانی دەستنیشانی ئەو شوێنانە بکە کە خەرجی زۆریان لێ دەکرێت یان خەرجەکان سنووردار بکە. بۆ نمونە کاتێک کارتی ئەلکترۆنی بۆ خەرجەکانی سوتەمەنی بەتایبەت بنزین دادەندرێ هەر شوفێرێک لیمیتێکی هەیە بۆ خەرجەکانی بنزین واتە سنوور بۆ خەرجی دادەندرێ بەفیڕۆدان کەم دەبێتەوە دەرفەت و کەلێن بۆ گەندەڵی و بەفیڕۆدان کەم دەبێتەوە. ئەمە تەبان لەلایەنی خەرجی لەلایەنی خێرا بەڕێوەبردننی کاروبارەکانی خەڵک هەر سیستمێک دیجیتەلایز دەکرێت کاروبارەکانی ئەپلایکردن بۆ خزمەت گوزارێکە داواکردنی خزمەت گوزارێکە بە دوواداچوونی خزمەت گوزارێکە وەرگرتنی وەڵام بۆ خزمەت گوزارێکە خێراتر دەبێت. بۆ نمونە سیستمی ڤیزا ئەوانەی ئەپلای دەکەن بۆ ڤیزە و دواتر ڤیزەی کاتێ بۆشیان دەردەسی هەر بە لە ڕێی ئیمێلەوە بۆیان دەنێردرێت. یەکێکی تر لە هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە متمانی زیاتری لای هاوڵاتیان دروست کرد با ئەلکترۆنیکردنی خەرجیەکان بووە بۆ کەمکردنەوەی گەندەڵی کە پارەیەکی زۆری بۆ خەزانەی حکوومەت گەڕاندووەتەوە.
خۆی یەکێک لە پاڵ پەیوەنەرە سەرەکیەکانی بەرەو وەرچەرخانی دیجیتالیان بەرەو دیجیتال بوون کەمکردنەوەی خەرجیەکانە و ڕەشیەکردنی حکوومەتە لە ڕووی بودجەوە. ینی کەمبوونی بودجە هۆی ئەوەیە کە تۆ زیاتر دیجیتال بەکاردێنی بۆی بتانی کارێکی باشە بە پارێکی کەمتر بکەی. ڕەنگە تاوان دیجیتال سوودی زۆری هەیە، بەڵام ئەوەی کە پەیوەندیداری بابەتەکە بێت ڕەنگە لە هەمووی مهمتر دوو پرۆژەنە، یەکێکیان سیستەمی موچە ئەلکترۆنیە، ینی بە چ شێوازێک ئێمە موچەی فەرمانبەران لەمە دووە ئامادەکەین و چۆن ئەو کەسانەی کە دوو موچەی بوونە دوو موچەی نایەسایی چۆن بنبڕکراون. بەڵام لەوە گرنگتر بەڕای من سیستەمی زانیاری ئابووری هەرێمی کوردستانە کە ئێمە پێڵێن KFMS Kurdistan Financial Management System. ئەو سیستەمە چەند مۆدیولێک لە خۆیەوە گرێتەوە. ئەوەی کە لە هەمووی گرنگترە ئەوەی کەسە جێبەجێکراوە کۆنتترۆلی خەرجیەکانە، ئەو خەرجیانەی کە دام و دەستەکانی حکوومەت لە دەرەوەی باجەتی مانگانەی خۆیان داوایەکەن پێش ئێستا لە ڕێگایەکی وەرەقی بووە. زیاتر لە ملیاردی دلار ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان خەرجی زیاتریش وە بزانم خەرجی هەبوو لە بوارەیە لە ڕێگای سیستەمی KFMS پرۆسەی داواکردنی خەرجی بۆ خەرجە ناکاوانە پرۆسێکی دیجیتالیە، شەفافێتێکی زۆری تێدایە، هەموو لایەنەکان بەرپرسیان لە داوای چیەکەن ئەبێ داتای پێویست پڕکەنەوە و ئەوەی کە من ئاگادار بم تەنها لە ڕێگای سیستەمی KFMSەوە زیاتر لە 200 میلیۆن دلار تا ئێستا ئەگە زیاترش نەوێت بە حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە کە ئەو پارەیە دەتوانرێت سوودی لێ ببینرێت بۆ پرۆژەکانی تری حکوومەت وەکو نەخۆشخانە و قوتابخانەوە. پرۆسە دیجیتالیەکان بە ئام ئەبنە هۆی ئەوە کە تۆ بتانی هاوڵاتیان بێ ئەوەی پێویست بکات سەردانی شوێنێک بکەن ئەو خزمەت گوزاریان بەدەست بکەوێتن. باوەڕ بکەن زیاتر لە هەمووتان پەرۆشی ئەوەمانە کە بارودۆخی کوردستان بەرەو باشتر بچێت، بژێوی ژیانی خەڵک باشتر ببێت، هیچ نەبێ واوە خەڵک لێمان ڕازی پێشەوەی ئێوە لێمان ڕازی من حەزەکەین خەڵک لێمان ڕازی بێت. لەبەرەوە ئەوەی نەمان کرد بێ هۆکار هەبووە کە پێمان نەکراوە و بۆ شتانی ڕوونەکەینەوە، بەڵام لەوە دڵنیابن لە دانی موچە لە باشترکردنی ژیانی بژێوی خەڵک لە بەرەو پێشبردننی وەزی کوردستان بارودۆخی کوردستان ئێمە لە ئێوە زیاتر پەرۆشین و حەزەکەین وەزی کوردستان بەرەو ئاستێکی زۆر زۆر باشتر لەوەی ئێستاش هەیە بڕوە. خەرجی پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە بووە. ژمارەی پرۆژەکان 884 پرۆژە بووە کە بڕی 840 میلیارد دیناری بۆ خەرجکراوە. لە تەموزی ساڵی 2019 تا کۆتایی ساڵ بڕی 243 میلیارد دینار، ساڵی 2020 بڕی 151 میلیارد دینار، ساڵی 2021 بڕی 446 میلیارد دینار خەرج کراوە. لەو بڕەپارەیە 392 میلیارد دینار بۆ ڕێگاوبان، شارەوانی 282 میلیارد دینار، کارەبا 25 میلیارد دینار، دروستکردنی سایلۆ 37 میلیارد دینار، پەروەردە 26 میلیارد دینار، نیشتەجێبوون 25 میلیارد دینار، دروستکردنی بەنداو 22 میلیارد دینار و باقی سێکتەرەکانیش 31 میلیارد دیناریان بۆ خەرجکراوە. ژمارەی پرۆژەکان باپی پارێزگا بەم شێوەیە بووە. هەولێر 299 پرۆژە، سلێمانی 277 پرۆژە، دهۆک 233 پرۆژە، هەڵەبجە 69 پرۆژە و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش 6 پرۆژە جێبەجێ کراوە. نێشتنی پاشەکەوتی موچە هەوڵێکی دیکەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، ئەویش لە کاتێکدا پەتای کۆڤید-19 لە ڕووی تەندروستیەوە خەرجێکی زۆری خستە سەرشانی حکوومەت، نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان بە شێوەیەکی بەرچاو و مەترسیدار دابەزی و ئابووری جیهان داڕمە. بەڵام حکوومەتی هەرێم بەسەر بڵندیەوە لەم تاقیکردنەوەیش سەرکەوت و توانی پاشەکەوتی موچە هەڵبگرێت و موچە بە فەرمانبەران بەبێ لێبڕین بدات. وەزارەتی بلاندانان وەکو وەزارەتێکی سەرەکی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کارەکانی خۆی و وەزیفەی خۆی زیاتر ئەوەیە کە هەمانگیەکی باش لەگەڵ وەزارەتەکانە بکات، بە تایبەتی لەسەر
پرۆژەکانیان ئەو پرۆژانە کە لەلایەنی وەزارەتەکانەوە پێشکەش دەکرێت بە وەزارەتی پلاندانان ئامادەکاری بۆ دەکرێت کەوەی کە پارەی بۆ تەرخان بکرێت تا لە ڕێگەی ئەم پرۆژانەوانێ ئێمە هەم بنیەی تەحتی هەرێمی کوردستان ببوژێنینەوانێ هەم خزمەتگوزاری بە هاوڵاتیانی خۆمان بگەێنین ئەم هەمانگیە بە شێوازێکە کە ئێمە ساڵانە لەگەڵ وەزارەتەکانە دانیشتنمان هەیە کۆبوونەوەمان هەیە هەمانگیمان هەیە بۆی کە بزانێکین پلانی کارەکانیان بە تایبەتی لە بواری جێبەجێکردنی پرۆژەکان چییە و ئێمەش بتوانین لەسەر و خۆمانەوە کە ئەنجومەنی وەزیران و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانن ڕەزامەندی وەرگرین بۆ سەرفکردنی پارە بۆ ئەو پرۆژە خزمەتگوزاریانە گرنگترین پرۆژەکانە لای ئێمە پرۆژانن کە زیاترین خزمەتگوزاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگەێنێت و زیاترین دەرفەتی کار دەرەخسێنێت بۆ گەنجانمان لە هەرێمی کوردستانە ئەوە لێدانانەکە بە شێوازێکە کە لەلایەنی ئەنجومەنی وەزیرانەوە دەستنیشان دەکرێت کە ئەو سەکتەرەکانی گواستنەوە بە تایبەتی ڕێگەوبانەکان سەکتەری شارەوانی خزمەتگوزاری ناو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گەیاندنی خزمەتگوزاری کارەبا ئاو ئاوەڕۆ ئەمانە لە ئەولیەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانن هاوتەری بەگەڵەوەشە لە بواری پەروەردە و تەندروستیشدا ئەوان ئەولیەتی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانن وەزارەتی پلاندانان و هەمانگی لەگەڵ وەزارەتەکانە هەروەک ئاماژەم پێکرد لە مەودای کابینەی نوێمە سەرڕای ئەو قەیرانە دارایی کە هەبووە سەرڕای ئەو نوشتیانەی کە هەبوون بە تایبەتی لە بواری دارایی و نەبوونی تەمیلێکی بەردەوام لەلایەنی حکوومەتی فیدراڵەوانەیە و زەختێکی زۆری دارایی و هەبوونی کۆنا ئێمە توانیمانە لە مەودای کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانە زیاتر لە 850 ملیارد دینار سەرف بکەین بۆ پرۆژەکانی سەکتەرە جیاوازەکانی هەرێمی کوردستان و کە ئەمەش لە ڕێگەی وەزارەتەکان و پارێزگاکانەوە جێبەجێکراوە ئەم 840 میلیارە سەرف کراوە بۆ سەکتەرەکانی گواستنەوە گەیاندن بۆ سەکتەری شارەوانی بۆ سەکتەری پەروەردە تەندروستی کارەبا و زۆربەی سەکتەرەکان بە شێوەیەک لە شێوەکان پشکی خوانیان بەرکەوتووە و هەوڵمان داوە کە ئێمە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لە هەموو شار و شارۆچکەکانە ئەم پرۆژە خزمەتگوزاریانە جێبەجێ بکەین. لە کارنامەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی زۆر بەڕێخستنەوەی باج درراوە کە ئارامش بووە هۆی کەم بوونەوەی ڕۆتینات پێدانی بەرتیل و خۆتزیینەوەی سەرپێچی کاران لە پێدانی باج ئامانجیش لە وەرگرتنی باج نەک وەک ئەوەی هەندێک کەس بانگەشەی بۆ دەکات زیادکردنی باج دادپەرۆری کۆمەڵایەتی و کەمکردنەوەی جیاوازی چینایەتی و بەهێزکردنی ئابووری وڵاتە کە بەو شێوەیە بڕەپارەیەکی زۆر بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان گەڕاوەتەوە بە دڵخۆشیەوە دەتوانین بڵین یەک لە دەستکەوتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێخستنەوەی باج بووە کە پارەی وەرگیراو لە خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان خەرج دەکرێتەوە بەم شێوەیە حکوومەتێکی خزمەتگوزارمان هەبووە. داهاتی بەڕێوەبەرەتی باجی هەرێمی کوردستان کۆی داهاتی بەڕێوەبەرەتی باجی هەرێمی کوردستان لە ساڵی 2010 بڕی 308 ملیار و 535 ملیۆن و 559,261 دینار بووە. ساڵی 2019 لەگەڵ دەستپێکی کاری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کۆی داهاتی باج بڕی 627 ملیار و 424 ملیۆن و 94,008 دینار بووە کە بەراورد با ساڵی 2010 داهات دوو هێندە زیادی کردووە. داهاتی پارێزگای هەولێر لە باج لە 156 پارێزگای سلێمانی لە 123 و پارێزگای دهۆک لە 121 بووە. ساڵی 2020 هاوکات بووە لەگەڵ سەرهەڵدانی پەتای کۆرۆنا داهاتی باج لە هەرێمی کوردستان لە 108 بەراورد با ساڵی 2019 کەمی کردووە. داهاتی پارێزگای هەولێر لە 149 پارێزگای سلێمانی لە 127 و پارێزگای دهۆک لە 124. ساڵی 2021 بەراورد با ساڵی 2020 بەڕێژەی لە 138 داهاتی باج لە هەرێمی کوردستان زیادی کردووە. داهات لە پارێزگای هەولێر لە 149 پارێزگای سلێمانی لە 127 و پارێزگای دهۆک لە 124 بووە. لە 6 مانگ یەکەمی ساڵی 2022 داهاتی بەڕێوەبەرەتی باجی هەرێمی کوردستان بڕی 499 ملیار و 734 ملیۆن و 183,979 دینار بووە. داهات لە پارێزگای هەولێر لە 157 پارێزگای سلێمانی لە 122 پارێزگای دهۆک لە 121 بووە. کۆیگشتی داهاتی بەڕێوەبەرەتی باجی هەرێمی کوردستان لە سەرەتای ساڵی 2019 بۆ کۆتایی مانگی حوزەیرانی 2022 بڕی 2 تریلیۆن و 511 ملیار و 535 ملیۆن و 986,898 دینار بووە. لەم بڕەپارەیە لە 152 لە پارێزگای هەولێر
پارێزگای سلێمانی لە 125 و پارێزگای دهۆک لە 123 داهاتی بەڕێوەبەراتی باجی هەرێمی کوردستان بووە. ڕێخستنەوەی باز لە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەولەویەتی کارەکانی بوو هەر لەو سۆنگەیەوە زۆرترین چاکسازی لە سێکتەری باج ئەنجام درا لەوانە ڕێخستنەوەی میزانی کۆمپانیا گەورەکان کە وەکو پێویست نەبوو بەدەیان نمونەمان لە بەردەستە پێشووتر کۆمپانیا هەبووە ساڵانە ملیۆنێک بازی داوە بەهۆی ئەو ڕێخستنەوانە و گەیشتن بە داهاتی ڕاستەقینەی بازدەر بەهۆی ئەو شەو نخوونی فەرمانبەرانی باز کە دەیکەن لەو سێکتەرە لە ماوەی ڕابردوو توانراوە بە ملیارەها دینار بۆ گەنجینەی دەوڵەت بگەڕێنێتەوە. تاوان ئەوەش لەسەر و ئەساسی نییە کە ڕێژەی باز زیاد کرابێ بەڵکو ڕێژەی باز هەمان ئەو یاسا کۆنانن کە پێشتر لە بەغدا دەرچون و لێرە کاریان پێدەکرێت بۆ نمونە لە شەریکا 115 لە قازانج وەردەگیرێ ئێستا و 10 ساڵ و 15 ساڵش بەر لێستا لە کاتی بریمەرکە هات ئەو یاسایە گۆڕی بەڵام ئەوەی کە کراوە ڕێخستنەوەی ئەو تەقریرە مالیانی کە لەلایەن کۆمپانیەکانەوە پێشکەش بە فەرمانەکانی باسکراون ئەو بابەتانە ڕێکخراوەوە تا ئێستاش لەگەڵ دابلەوانی لێرە و لەوێ خۆزیینەوە هەبێت لە باز بەڵام ئێمە بەرنامەمان وایە دیرگامان زۆر ڕوونەکە دەتوانین لە ئاندێشی نزیکدا تەواوی ئەو بابەتە کۆنتترۆل بکەین. یەک لە ئامادە سەرچەکانی وەگرتنی باز ئەوەیە کە عدالەتی کۆمەڵایەتی لە کۆمەلگا بەرپا بکرێت بۆ ئەوەی جیاوازی چینایەتی کەم بکرێتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ڕێگەی بازەوە یەکسانی و دادپەروەری لە کۆمەڵە سەرجەم کۆمەلگا بەدەست بێنین. تەبعاً ڕێخستنەوەی سێکتەری باز ئەرکێشی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقی ئاینیەکەوە پێویستە هەموو خەڵکی لەو پرۆسەیە بەشدار بن چونکە باز لە خەڵکانی هەژار وەرناژرێت بە هیچ جۆرێک بەڵکو ئەو بازێک کە وەردەگیرێ بۆ خەڵکی هەژارە یان بەڕاستە خۆیان بە نەڕاستە خۆ ئەو بازێک کە وەردەگیرێ دەدرێت بە موسەی خەڵک ئەو بەڕاستە خۆیە یاخود دەکرێت بە خزمەت گوزاری ئاو کارەبا جادە ڕێگاوان هەموو بابەتانە لە ئەرک و ئەولەبێتی بازە. لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی داهات لە 120 زیادی کردووە. هەروەها لە ڕێگەی کەمکردنەوەی خەرجی بڕی 144 ملیار دینار پاشەکەوت کراوە بە سیستمی KFMS. دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکان بەیەکەوە بەستراونەتەوە با ئەلکترۆنی کراون و لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستانن. هەروەها خەرجی ناپێویست لە 200 میلیۆن دلار بۆ 70 میلیۆن دلار کەم کراوەتەوە. داهاتی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە 5 مانگی ئەم ساڵدا بڕی 5 تریلیۆن و 640 ملیار و 139 میلیۆن و 422,385 دینار بووە. هەروەها خەرجی گشتی بڕی 5 تریلیۆن و 777 ملیار و 678 میلیۆن و 174,181 دینار بووە کە بڕی 137 ملیار و 538 میلیۆن و 751,796 دینار کورتهێنانی هەبووە. حکوومەتی هەرێمی کوردستان مانگانە بڕی 900 میلیارد دینار بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین دەکات. لە ماوەی 6 مانگی ڕابردوودا بڕی 5 تریلیۆن دیناری بۆ موچە خەرج کردووە. لەم بڕەپارەیە حکوومەتی ناوەندی تەنیا بڕی 400 میلیارد دیناری بۆ هەرێمی کوردستان ناردووە. هەندێک لەو چاکسازیانە هەندێک لەو هەنگاوانەیە کە گیراونەتە بەر لەوانەیە ئەنجامەکەی دوای ماوەیەکی تر دەست بکەوێ. دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکردنی بینایەک نییە ئێوە بەچاو بیبینن. ئەبێت دوای ماوەیەکی تر ئەم شتانە هەمووی بەڕوونی دیارەکەوێ کە ئێمە چیمان کردووە لە کەرتی کشت و کاڵی، چیمان کردووە لە کەرتی پیشەسازی، چیمان کردووە لە ڕیفۆرم و چاکسازی، هەموو ئەو شتانە کاتی دەوێت باوەی ئەنجامەکانی بەدەرکەون.